بەڵێ بینەران لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشدا بابەتێکمان بۆ ئامادەکردن بە ناونیشانی بۆچی هەندێک خێزان سنوورێک دادەنێن بۆ کارکردنی کچان لە بازاڕی کاردا. ڕێژەی بێکاری لە نێوان ئەو کچانەی بڕوانامەی زانکۆ و پەیمانگایان بەدەستهێناوە بەراورد بەوانەی بڕوانامەیان نییە کەمترە. ئەم بابەتە ئامادە کراوە لەلایەن شیلان محەممەدەوە. بەم شێوەیە دەست پێ دەکات. بەشێکی بەرچاو لە کچان هیچ هاتێکیان نییە، باوکو و دایکیشیان لە بەرچەندین هۆکاری جیاواز ڕێگەیان نادەن کار بکەن. کۆمەڵناسێک دەڵێت خێزان لە کۆمەڵگەی کوردی کۆمەڵێک بنەما و پێوەری هەیە. هەمیشە سنوورێک دادەنێت بۆ بەشداریکردنی کچان لە ناو دامەزراوەکانی کۆمەڵگادا. شنیار کچێکی تەمەن 27 ساڵە و دوای تاوکردنی خوێندنی زانکۆ ئێستا لە ماڵەوە دانیشتووە. چەند جارێک لە کەرتی تایبەت و مارکێتەکاندا کاری دەستکەوتووە، بەڵام باوکی ڕێگری لێکردو و نەیهێشتووە ئەو جۆرە کارانە بکات. ئەو بە گۆڤاری ئاوێنەی وت باوکم پێداگری لەسەرەوە دەکات کە دامەزراندن نەبێت لە کەرتی حکومیدان نایەڵێت هیچ کارێکی تر بکەم. دامەزراندنیش نییە و منیش بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانم حەزی خۆم پێویستم بە داهاتێکی سربەخۆیە. وەتیشی کێشەکە ئەوەیە باوکیشم کە نایەڵێ بچم لە دەرەوە کار بکەم. بەهۆی سنوورداری سەرچاوی داهاتی خێزانەکەمانیشەوە وەک پێویست خەرجیەکانی ژیانمی بۆ دابین ناکرێت. شنیار نمونەیەکە لە هەزاران کەچ لە کوردستاندا کە دوای تاوکردنی خوێندنی زانکۆ بێکار دەبن یاخود کە سوکاریان ڕێگەیان پێنادەن لە دەرەوە کار بکەن. تاهیر حەسەن مامۆستا و باوک ئاماژە بەوە دەدات لەم وڵاتەدا هەزاران خوێندکاری زانکۆ و پەیمانگا خوێندنیان تەواو کردو و بە بێکاری دانیشتون. زۆرێک لە باوکانیش پێیان شەرمە کچەکانیان بەدوای هەلی کاردا بگەڕێن و پێیان باشە لە ماڵدا بنیشن. ئەوەش دەبێتە هۆی ئەرکێکی گران بۆ بژێوی ژیانیان. ئەو بە گۆڤاری ئاوێنەی وێت ڕێژەیەکی بەرچاو لە باوکان دەرفەت بە کچەکانیان نادەن کارێک بۆ خۆیان دابین بکەن. هۆکارەکەشی جەنجاڵبوون و بێباوەڕی کەسانی هەڵپەرستن. من بەباشی دەزانم زۆرێک لە باوکان هەڵبدەن بە کچەکانیان تا بتوانن کار بکەن و بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانی خۆیان. کۆمەڵاسان پێداگری لەسەر گرنگی کارکردنی کچان و ژان دەکەن بۆ سربەخۆی یابووری خۆیان و بۆ پێشخستنی کۆمەڵگاش. داران وەرزۆراب کۆمەڵاسی پەروەردەی ئاماژە بەوە دەکات کە خێزان لە کۆمەڵگەی کوردی کۆمەڵێک بنەما و پێوەری هەیە، واک ڕێگۆڕێشەی کلتوری و ئاینی و کۆمەڵایەتی. هەمیشە سنوورێک دادەنێت بۆ بەشداریکردنی ئەندامەکانی و بە تایبەت کچان لە ناو دامەزراوەکانی کۆمەڵگادا. ئەووتی لە بەرامبەر ئەم دۆخەدا یان لە بەرامبەر ئەم دۆخە خێزانیەدا ئێمە لە کۆمەڵگەیەک داین کە یاسا و دادپەروەری لە ئاستێکی باڵادا نییە، یان بەمانایەکی تر یاساکان جێبەجێ ناکرێن، بە تایبەتی یاساکانی کار و کارکردن و پاراستنی مافەکان. ئەمەش هەمیشە دۆخێکە یان دۆخێک دروست دەکات کە خێزان زۆر کات سنووردا بنێ یان ڕێگری بکات لە کارکردنی ئەندامەکانی بە تایبەت کچەکانیان. وەتیشی ئەمە جارێکی تر کچان دەخاتە ناو ململانێکی قورس لە نێوان گوێڕایەڵی خێزان و دۆخی کارکردن. ڕەوایەتی و پاساوی سایکۆلۆژی و سۆسیۆلۆژی بۆ خێزان و ئەندامەکانی بوونی هەیە، بەڵام گرنگە هۆشیاری پەروەردەی خێزان و دیالۆک و گفتوگۆی عاقلانی خێزان و ئەندامەکانی ئەم دۆخەیەک لا بکاتەوە. وەک پاڵپشتی کچان بۆ کارکردن و دۆخی نەخوازراویش بە هاوکاری خێزان و یاسا کچان ڕوبەڕووی ببنەوە و هیچ بارودۆخێکی ناچاری قبوڵ نەکەن. ئەو کات خێزان و ئەندامانی سەرکەوتوو دەبن و کۆمەڵگاش دەخەنە ناو دۆخێکی گۆڕانکاری کارکردنی کچان و ژنان بە دیوە ئەرێنیەکەی. ئابووری ناسانیش جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە هەمیشە ڕێژەی بێکاری لە نێوان ئەو کچانەی کە بڕوانامەی زانکۆ و پەیمانگایان بەدەستهێناوە بەراورد بەوانەی بڕوانامەیان نییە کەمترە. بۆیە دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕ یابووری لەمبارەوە بە گۆڤاری ئاوێنەی وتووە کە باشتر لە هەموو دۆخێکدا ئەو کەسانەی لە دەرەوە کار دەکەن لە ژنان و کچان لە خوێندن بەردەوام بن تاکو بتوانن بڕوانامە بەدەست بهێنن، چونکە ئەگەری بەدەستهێنانی کاریان زیاترە لەوانەی کە لە ماڵەوەن و بڕوانامەیان نییە. سەبارەت بە ڕێگریەکان لەلایەن خێزانەکانیانەوە کۆکۆیی وتی ئەمە زیاتر پەیوەندی بەلایەنی کۆمەڵایەتیەوە هەیە، پەیوەندی بە ئاستی گەشەی ئەو کۆمەڵگایەوە هەیە،
ئەوەی کە کەمتر ژنان دەبینین لە دەرەوەش لە بازاڕی کار بەشدار بن لەوانەیە یەکێک لە فاکتەرەکان خێزان بێت. بەڵام کۆمەڵێک فاکتەری دیکەش هەیە لەوانە سروشتی کارکردن لە وڵاتی ئێمە زیاتر بۆ نێری نەگونجاوە. زۆربەی ئەو سێکتەرە ئابوووریانەشی لەم وڵاتەدا هەن بە دەست پیاوەون تاوەکو ژن. وتیشی بێگومان ئەگەر ژنان و کچان لە بازاڕی کاردا بەشداری یان بەشدار و ئامادە نەبن، کاریگەری ئابووری نێگەتیڤی زۆر گەورەی دەبێت و ئاستی وەبەرهێنان کەم دەبێتەوە. بەڵێ بینەران، ئەمەش کۆتاییەم بابەتە بوو کە بۆمان ئامادەکردبوون. لێکدانەوە هەڵوێستیم جارم پێشکەشکردن. کاتێکی شاد بۆ ئێوە و سپاس کە تاوەکو کۆتاییەم بەرنامەیەش لەگەڵمان بوون. هەر شاد.